ڤایرۆسی کۆرۆنا تەنها بەرەوکی مرۆڤەکانی نەگرتووە، بەڵکو جلوبەرگ و بۆنە نیشتیمانیەکانیشی گیرۆ دەکردووە. وەک دوکانداران دەڵێن، ساڵانی دیکە ئەم کاتانە لەگەڵ نزیک بوونەوە لە بەهار و نەورۆز بازاڕمان جمەی دەهات، بەڵام کۆرۆنا ئەو جوڵەی ساڵانی نەهێشتووە. ئەگەر بەراوردکەی بە ساڵانی پێشتر بازاڕێکی زۆر کەمە، یعنی ساڵان ئێمە وەکو خۆمان قوماش فرۆش مەوسمی ئێمە سێ مەوسمە: نەورۆز، جژنی ڕەمەزان، جژنی قوربان. ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشووتر ئەتوان بڵێم بازاڕێکی زۆر کەز و لاوازە. ئێستا کێشەیەکی کەش بۆ بازار دروست بوو، ئەم مەسەلەی ئەم نەخۆشی و پەتایە کە بڵاو بێتەوە، ئەوەی کە تەئسیر لە بازاڕەکە، عنی خەڵکەکە تووشی دڵە ڕاوکیە و سەقامگیریە بووە، ئەوش هەر تەئسیری لەسەر بازاڕەیە. بازار هیچ فەرقێکی وای نییە لەگەڵ ساڵانە ئێمە، بەس وەکو زروفیش هیچ عیبی نەبوو بۆ ئێمە تاکو یەک دوو ڕۆژە پێش. ئێستا بەس ئەم یەک دوو ڕۆژەی بە حکمی ئەم فرۆزایە تەبعاً فەرقی کردووە. سەرباری چۆڵی بازاڕ و دڵەڕاوکەی لە ڤایرۆسی کۆرۆنا، بەرگدوران دەڵێن کۆرۆنا کاریگەری لەسەر کارەکانیان نەکردووە و هێشتا خواز لەسەر دوورینی جلوبەرگی کوردی زۆرە. ساڵەکان کە کاتی نۆرۆز و مناسبەکانێت تقریبان ئێمە سەرقاڵە بین بە ئیشی جلی کوردیەوە و ئەمە چەند ساڵێکیشە خەڵک زیاتر پەرەی پێیات بە جلی کوردی، هەم پیاوان و هەم ئافرەتان. تقریبان ئیش باشە، خراپ نییە، بەڵامی تر بە پێی ساڵەکانیش گۆڕێ و قەیرانی ساڵانی تر فەرقیە بۆ ئەم ساڵ تقریبان باشترە. لەگەڵ هاتنی وەرزی بەهارە ئێمە وەک بەرگدروەکان بەڕاستی زۆر سەرمانقاڵە بێ، خەڵک ڕۆمانتیەکە و زۆر پێ خۆشحاڵین کە ئەم ساڵ با بڵێن وەزعی خەڵک باشترە. بەڕاستی ئەو ساڵانی تر قەیران بۆ ڕاستە، تۆزە بازاڕمان کەم و بەس ئێستا بازاڕمان زۆرە. بەڕاستیەتوان بڵم 2 ئەو 3 ئەوەی ئەوسا ئیشمان زۆرە، سەرمان قاڵە. وەڵا ئێستا من بەش بە حاڵی خۆم شەوی ڕۆژ ئیشەکەین فریان ناکەین، هێشتا خەڵک گلەیم لێگا. ئەگەرچی ڤایرۆسی کۆرۆنا سەرتاسەری دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە، هەرێمی کوردستانیش لە پێناو خۆپارێزی و پاراستنی هاوڵاتیان ڕاگرتنی پرۆسەی خوێندن و بۆنەکانی ڕاگەیاند. بەڵام سەرباری هەموو ئەمانە کچان و کوڕان جلوبەرگی کوردی بۆ بۆنە نیشتیمانەکان ئامادە دەکەن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.